سڵاو لە بینەرە خۆشەویستەکانی کەناڵ کور فامیلی چیرۆکی ئەم فیلممان لە ڕووداوێکی ڕاستەقینەوە وەرگیراوە کە تەواوی جیهانی شۆ کرد. ئەم کچە ناوی ناتاشایە کە لەگەڵ خێزانێکدا دەژیت کە باوکی ئاڵوودەی مادەی کحولیەکان بوو. ڕۆژێکیان کاتێک ناتاشا دەنگ لە خۆ هەڵدەستێت ئەوە دایکی زلێکی لێداتن و پاشان جانتا بچووکێ دەکاتە پشتی و بەڕێی دەکات بەرە قوتابخانە. پاشان کاتێک لەرەی قوتابخانەیە لە پڕ کەسێک هەڵی دەگرێت و دەیخاتە ناو سیارەکەیەوە. دواتر کاتێک کە خەبەری دەبێتەوە ئەوە دەبینێت لە ژوورێکی تاریکی زۆر بچووکدایە کە درێژەکەی چەند پێیەکە و لەو شەوەوە هیچ ڕووناکیەک نابینی، بۆیە ئەویش زۆر دەترسێتن و هاوار بۆ دایکی دەکات، بەڵام هیچ کەسێک وەڵامی نەداتەوە و بێ ئاگایە لەوەی کەوا نازانی بۆ ماوەی چەند لەوێ زیندانی دەکرێت. دواتر لەو کەسێک کە فراندوێتی دەپارڕێتەوە تاوەکو چیرۆکێکی بۆ باز بکاتن و ماچی بکات بەشەو شادی لێ بکات هەروەکو دایکی کە بۆی دەکرد بۆ بێگومان منداڵێکی 10 ساڵیدا پێویستی بەم شتانەیە تا بەسەر ترسەکەیدا زاڵ بێت. دواتر کاتێک پیاوەکە دەزانێت کە ناتاشا زۆر دەترسێت ئەویش گلۆپێکی بۆ هەڵدەکات وەکێکێکی بۆ دەهێنێتن. دواتر پیاوەکە دروی لەگەڵدا دەکات و پێی دەڵێت کە چی دیکە دایک و باوکت تۆیان پێویست نییە کە کاتی خۆی تۆیان هەڵگرتووە و ناتاشا باوەڕ پێ دەکاتن، بەڵام نازانی کاوەڕێکی هەموو شتێکی بینیوە و دایک و باوکی لە هەموو شوێنێک بە دوایدا دەگەڕێن. بۆی بەخشندەی پیاوەکە ناتاشا باوەڕ پێ دەکاتن و قسەکانی بەگوێ دەکات. دواتر نامێش پێدات کە بیدەتە دایک و باوکی، بەڵام نایباتن و دەیدەڕێن پیاوەکە و ناتاشاش بۆ ماوەی چەندین مانگ لە ژوورێکی بچووکدا دەهێڵدرێتەوە کە ژوورەکەی لەژێر زەمینێکدایە کە دەرگاکەی لە ڕگەی قاسەیەکەوە دەکرێتەوە کە دەرگەکەی شاراوە بوو. لەبەر ئەوەی ناتاشا هیچ خۆری پێ نەکەوتبوو، ڕەنگی پێسی بە تەواوی زەرد بوو. ڕۆژێکیان کاتێک پۆلیس دێن بۆ ماڵەکەی تەنانەت قاچی دەخەنە سەر ژێرزەمینەکە، بەڵام پێی نازانن و هەستی پێ ناکەن. ناتاشا لەبەر بێئومێدی هەوڵ دەدات کە ڕێگایکی خۆ ڕزگارکردن ببێنێتەوە. بۆ نمونە لەسەر دەرگایەک ڕسمی قوفڵێک دەکات یاخود کەچە بکرێم تێکەڵ دەکاتن و کەوا دەری دەخات کەوا دەستی بریندار بووە. دواتر پیشانی پیاوەکە دەدات و داوا لێ دەکات کە بیباتە نەخۆشخانە، بەڵام پیاوەکەش یەکسەر بۆ دەردەکەوێت کە دروی دەکاتن و دەست دەکات بە لێدانی. دواتر بەردەوام مێشکی کچەکە دەشواتەوە وا لێ دەکات گوێڕایەلی قسەکانی بێت. دواتر دوای ئەوەی ناتاشا هەوڵی ڕاکردن دەدات ئەوە بۆ ماوەی 4 ڕۆژ خواردنی پێنادرێت، بۆیە ئەویش دەڵێت تکای هەندێک شتم پێ بدا زۆر بسینە. ئیتر دەڵێت کچێکی باش دەبم بۆت. دواتر لە ڕێی ئەوەی پیاوەکەوە بەهۆی برسیکردنی کچەکەەوە کۆنتڕۆلی دەکات کە دەتوانانی گوێڕایلی بکات. دوای 4 ساڵ وەکو دەردەکەوێت ناتاشا زۆر لاواز بووە. دواتر ڕۆژێکیان ناتاشا کتێب دەخوێنێتەوە و دەبینی کە سوڕی مانگانی دەست پێ کردووە، بەوەش زۆر دەترسێت. کاتێک پیاوەکەش ئەمە دەبینێت دەڵێت ئەمە چییە؟ جارێ زۆر زووە بۆ ئەمە. دواتر داوا لێ دەکات کە ژوورەکەی پای بکاتەوە و لە کۆتاییدا ڕێگای پێدەدات کە لە ژێر زەمینەکە بێتە دەرەوە و خۆی بشوات و ئەمەش یەکەم جارە ناتاشا خۆی بشوات دوای 4 ساڵ بۆ ئەوەی ناتاشا بە پاکی بهێڵدرێتەوە. ئەوە پیاوەکە قژە درێژەکەی دەبڕێت. دواتر بەبێ دەنگی لەسەر مێزێک ناتاشا دەدەنیشێت. دواتر پیاوەکە دیارێکی بۆ ناتاشا دەهێنێت. ئەویش زۆر خۆی دڵخۆش دەکات و سوپاسی دەکات. دواتر پیاوەکە دەیبات بۆ ژوورەکەی و پێی دەڵێت لەم شەوەوە تۆ هاوسەری منی. دواتر ناتاشا بە حیساب ئەبێتە ژنی پیاوەکە و ناتاشاش داوا لێ دەکات کەوا بیباتە باخچەی ماڵەکەیان. ئەویش ڕازی دەبێت. کاتێک دەچێتە دەرەوە ناتاشا دوای چەندین ساڵ لە زیندانی بۆ یەکەمین جار هەوای پاکی دەرەوەی هەڵدەمژێت. لەولاشەوە دایکی ناتاشا ئازار دەکێشێت بەهۆی دیارنەمانی کچەکەی و بۆی دەگیرێت و داپێری ناتاشا بلوزێکی بۆ دەردەکات بۆ تەمەنی ئێستای دەبێت و دەڵێت کاتێک تکەمان گەڕایەوە پێویستی بەمانەیە بۆ ئەو لەبەر بکات و تاوک گەرم بێتەوە، بەڵام نازانێت کچەکەیان لەو 7 ساڵی ڕابردوو لە ناو دۆزەخێکدا ژیاوە. بۆی ناتاشا جگە لەوەی زیندانی کراوە و دەبێت گرنگی بە پیاوەکەش بدات بە خواردنی بۆ ئامادە بکاتن و تەنانەت بە ئەنجامدانی هەڵەیەکی بچووک ئەوە ئازاری دات وەلەی دەدات. دواتر بەهۆی برسێتی ناتاشا خواردنی پیاوەکە هەڵدەگرێت و دەیخاتە دەمیەوە. پیاوەکەش بەمە زۆر تووڕە دەبێتن و خواردنەکەی لە قورگی دەردێنێتە دەرەوە و فڕیداتە سەر عەرزەکە، بەڵام ناتاشا هەرکەوڵ نادات بۆی برسێتیوە خواردنی سەر عەرزەکەش هەڵدەگرێت و دەیخوات. دواتر ڕۆژێکیان کاتێک گوێی لە رادیۆ دەگرێت ئەو کاتە دەزانێت کە دایک و باوکی ئەو ماوە زۆرەیە هەر بە دوای دەگەڕێن. بۆیە ئەویش لەبەر خۆیەوە دەیوت من لێرەم و نەمردوم. ئەمەش هانی ناتاشا دەدات کە دووبارە ڕابکاتن. بۆیە شەوێکیان ناتاشا لە پیاوەکە دەبرسێت بۆچی منت هەڵبژاردووە. ئەویش دەڵێت زەردەخەنەکانتم بینیوە و بە دڵم بووی. دوای ئەوەی ناتاشا دووبارە هەوڵی ڕاکردن دات و شکست دەهێنێت. ئەمەش ناتاشا بێئومێد دەکات. بۆیە ئەویش هەوڵی خۆکشتن دەدات. دەویست دووکەڵ بکاتەوە تا بخنکێ، بەڵام ئەو کاتەی دووکەڵەکە بەرز دەبێتنەوە بەهۆی ئامێری خواردن گەرمکەرەوەکە. ئەوە یەکسەر پەشیمان دەبێتنەوە و پیاوەکەش پێی دەزانێت و زۆر لی تووڕە دەبێتن و وەلی دەدات و ناتاشای بەستە زمان ژماری ئەو لێدانەی لەسەر کلێنکسی توالەتەکەی دەنووسێتەوە. دواتر تاوەکو ڕۆژێکیان پیاوەکە دەیبات بۆ خلیسکردنی سەربەفر و ناتاشا دووبارە هەوڵ دات کە تاوەکو هەڵبێت و دواتر دەچێتە بۆ دەرشۆرێک و هەموو شتێکی بە کچێکی نەناسراو دەڵێت، بەڵام بەداخەوە کچەکە کچێکی بیانی بوو و هیچ لێتە ناگات. بۆ شەوەکەشی پیاوەکە لی دەدات بۆی ئەوەی گەگومان لێ دەکات کە شتێکی وتبێت لە دەرشۆرەکە. بۆ ڕۆژی دواتر
دواتر ناتاشا دەبێتە 18 ساڵ و پیاوەکەش کێکێکی بۆ دەینێت لەسەر ژمارە 18 دواتر جلێکی جوانی بۆ دەهێنێت بە سەما دەکەن بە گرنگی بە پیاوەکە دەدات بە باشی بۆیە پیاوەکەش بەرەبەرە زیاتر ئاگاداری دەبێت بۆیە جارێکیان ناتاشا بە تەنها لە حەوشەکە دەمێنێتەوە بۆ ئەوەی ئۆتۆمۆبیلەکەی پاک بکاتەوە و پیاوەکەش بیری دەچێت کەوا دەرگای ماڵەکەدا بخات بۆیە ئەویش کەوا ئەوە دەبینێت دەڵێت بەخوا ئەمە فرسەتە بۆیە خێرا ڕادەکاتن دواتر ژنێکی پیر دەبینێت وەلی دەپاڕێتەوە تا قیامەتی بدات ڕۆژی 3906 پۆلیس دێن تا بیبەنەوە بۆ لای خێزانەکەی و پیاوەکەش کەزانید ناتاشا ڕای کردووە بۆیە ئەویش بڕیارەدا کەوا خۆی بخاتە ژێر شەمەندەفەرێک خۆی دەکوژێت و دوای 8 ساڵ بە خێزانەکەی شاد دەبێتەوە و باوەش بە دایک و باوکی دەدەکات سەرڕای ئەوان ناتاشا ڕزگاری بووە بەڵام تاماوە لە ژیاندا ناتوانێت ئەو 8 ساڵی ژیانی لەبیر بکات بەم شێوەیەش گەیشتنە ڤیدیۆی ئەم جارەمان ئەگەر باوەتکرد بە دڵ بوو لایک و سەبسکرایبمان بکە بۆ هەر پێشنیارێک